لە ئێستا یەکێک لە بابەتەکان کە زۆر قسەی لەسەر ئەکرێتەوەی کە ئەم کەش و هەوایە ئەمانە ئیتر بەرەو گەرمتر بوون ناچێت ئەوەیە کە لە بواری تەلارسازیە هەوڵ بدەین تەلارسازیەک پەیڕۆ بکەین کە هاوڕێی ژینگەیە هەر بۆیە هەندێک تەکنیکی نوێ هەندێک ڕێکاری نوێژ لەم بواری تەلارسازیە هاتووەتە ئارە ئێمەش بۆی کە بزانین چی لە بواری تەلارسازیە نوێ هەیە ڕێکارە نوێەکان کامانێک کە ئەتوانێت خزمەت بکاتەوەی کە بە ژیانێکی ئاسوودە لەو بینانەیە بەڕێ بکەن هەمیش وا بێت کە سیانەمەنای تر بەم ژینگەیە نەگەێنین و بۆی کە بزانین نوێترینەکان لەم بوارەیە چێ داواکە نەمیوانی بەڕێزی بەرنامەکەمان بەڕێز سەنگەر سابیر ئەندازیاری بیناسازی لە لامان ئامادە بێ کاک سەنگەرگیان فەرموو بەخێر بیت سەرچاو باشی بەڕێزت خۆشحاڵ بین بە ئامادەبوونی بەڕێزت سەرچاو کاک سەنگەر لەگەڵ ئەم گەرمایە چۆنی ڕەوەند ڕقی لە گەرمایە من خراپ نیم بەس ئەوانە بێ لە خۆشمەخا بەڵام جەنابەت هەر گەرما باشتە تا سەرما لە ڕووی تەندروستیەوە دەرکەوت زۆر لەگەڵ سەرمایە بینە باش نییە وەڵام لەگەڵ سەرما بینم باشی باشم لەگەڵ سەرما بەس لەلایەنی تەندروستیەوە گەرما سەحیترە تا سەرما چکە گەرما تەسیراتێکی ئەوتۆی نییە ئەگەر زۆر نەبێ وەڵام سەرما تەسیرەکاتە سەر ئێسک باشە جا ئێستا بابینە سەرەوەی کە نوێترین تەکنیکەکان ڕێکارەکان لە بواری بیناسازیە لە ئێستاە چییە؟ باشە ئێمە سەرەتا لە ڕووی بیناسازیەوانێ پۆڵێنمان هەیە ئایا تۆ چ جۆرە بینایەکەکەی خانوویەکەکەی ڤێلایەکەکەی یان تەلارێکی بازرگانیەکەی یان باڵەخانەیەکی نیشتە جێبوونەکەی باش ئەکەوێتە سەرەوەی ئەگۆڕێ لە ڕووی دیزاینی هەم ناوەی هەم دەرەوەی هەم لە ڕووی پێکهاتەکانی هەم لە ڕووی جۆری بەکارهێنانی من خانوویەک دروستەکەم مواسەفاتی جیاوازە وەک لەوەی تەلارێکی بازرگانی دروستەکەم وەک لەوەی یەکێکی نیشتە جێبوون دروستەکەم هەموو ئەمانەکەوێتە سەر دیتەیڵی بەکارهێنانی جۆری ئەو کەسانی کە بەکارهێنێ بۆی پێداویستیەکەی پێبڕکاتەوانێ باشە نوێترین نەخشە یان نوێترین کارەکان کە لە کارێکی بیناسازی خانوو بێت یان باڵەخانە بێت چ کارێکەکرێت؟ ئێمە ئەگەر مەبەستی پرسیارەکە لەوە بێت کە چۆن ئەتوانین لە خانوویەکە سوودمەند بین یان لە یەکەیەکە سوودمەند بین ئەکەوێتە سەر ئەو کەسەی کە چۆن بەکارهێنێ یعنی بەکارهێنان چۆنە بۆ نمونە من تەبیعەت و بیرکردنەوەم چ جۆرێکە تا بتوانم خانوویەکی تەندروست بۆ خۆم دروستکەم یان بەڕێزە تۆ چ تەبیعەتێکی هەیە چ سروشتێکی هەیە لەگەڵ خانووەکە تا بگونجێ چونکە ئەگەر تۆ بتەوێ بڵێن باسی ئەگەر خانوو بکەین چکە زۆرترین قسە لەسەر خانووە نەک بڵێن تەلارێکی بازرگانی یان بەشێکی تری بینە خانوو ئەکەوێتە سەر تەبیعەتی کەسەکان ئەمە چ پەیوەندێکیان بە یەکەوە هەیە تۆ لە ڕووی کۆمەڵایەتیەوە قەرارەی کە خانووەکەت چ ئاڕاستەیەک چ شێوازیە دروستکەی ئایا مۆدێرن بێ یان کلاسیک بێ مۆدێرن و کلاسیک بەمانە لە دیکۆراتان نا لەمانە لەوەی کە ئایا هەر ژوورە و تایبەتمەندی خۆی هەبێ یان کراوە بێ تۆ ئەگەر خانوویە دروستکەی ئەتوانی میوان جیابێت هۆڵ جیابێت مەطبەخ جیابێت بەڵام هەشە ئەوێ هەر هەموو یەکێ بێ ئەگەوێ هەموو یەکێ بێ لەسەر چ قەرارێکە ماموویەوێ لەسەر ئەوەی کە ئەم لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە لەگەڵ ئەو کەسەی کە هێتە ناو خانووەکەی ئایا کەسی بێگانەیە یا دۆستە یان حەزەکە لە ناو ماڵەکەیە هەمووی کراوە بێ و بیبینێ و زۆر ئاسایی بێ لای یان حەز ناکە ئەوێت تەنها بچێتە میوانەکە و تەنانەت ئەگەر دیقەت بێ لە خانووەکانی جارانە تەوالێتیان لە مەدخەلەکە دروستەکەر بۆی ئەو کەسێک کە هێتە میوانەکە نەچێت بەسەر مەطبەخا بچێ بۆ تەوالێت یان بەسەر هۆڵەکەیا بچێ بۆ دەشتنەکان ئەمە قەرارەیە لەو ژینگەی کە تۆ خۆت چۆن پەروەردە بووی چۆن گەورە بووی چۆن بیرکردنەوەت هەیە لەگەڵ دەوروبەرە ئایا کراوەی یانەتەوێ هەر ئەوانە بێت ئایا و میوانەت هێت میوانەکەت ئایلەکە شوێناسێ یان بەس خۆ دەیناسی کەوێتە سەر ئەوە لەبەرەوە بیرخانوو ئەگەر کەسێک بڕیاری با خانوو دروست بکات جاری وایە سەری لێ تێکەچێ ئەڵێ من چ نەخشەیەک هەڵبژێرم چی بکەم نازانم ئەگەوێتەوە مۆقیفە وانە کاتان دازیارەکە بێ بەردەوام لەگەڵ خاوەنیاری تەلارسازی ئەگەر بتوێت 100% ئەگەر بتوێت ئەگەر 100% نەبێت لە سایانەوە بە هەدەفەکە ببێشیەوە خانووە باشترە لەوەی کە وەکو چۆنەڵێ مدەیەک تێکەڵی ئەو عایلەیە بێت
ئەو ئەندازیارە تەلارسازیە هەتا بزانێ ئایا ئەمان بەکارهێنانی خواردنیان چۆنە جۆری خواردنیان چۆنە جۆری دانیشتنیان چۆنە جۆری نووسنیان چۆنە بەڵێ ئەمانە چ پەیوەندیەکیانە چۆن پەیوەندی خواردن لەبەرەوەی ئەگەر جۆری خواردن بۆ منم من شخصی خۆم لە ماڵی خۆمە بانێ بۆن حساسیتم هەیە بێ حسابی ئەوەکەم کە و لە مەطبەخا بۆ نەگەڕێتە ناو هۆڵ و میوانەکە ئیزعاجم کات جۆری ئەو سەحب و دەکت و دەفعی کە بۆی دابینەکەی جیاوازێ بۆ من لە خەوتنی ئەندامانی خێزان و تەمەنی ئەندامانی بەڵێ هەر هەموو شتێت ئەسیری یعنی ئەبێ وەکو دکتۆرێکی دەرونی لەگەڵ یابی بزانی ئایا ئەم کەسە چۆن هەڵ ئەسێ بەیانیان کاتەکەی چ کاتێک هەڵەسێ ئایا ئەو ژووری نووسنەوە ئەوێت حەزەکە لە چ ئاسێکا بێ زۆر تاریک بێ ڕوون بێ ئایا ئەو لەگەڵ چ ڕەنگێکە کۆنتاکتی هەیە متاحترمانی کە بەڕێزە باسیەکەی دروستە تەواوە باس لە ئێمە جێبەجێکرێ بەڵێ لە ئێمە جێبەجێکرێ هەر کەسێک بگاتە ئاستێکیان کوالیتیەکە بێ خۆی یعنی ژیانێکی ئارام بۆ خۆی دابینکە لە ورد و دریشتیوانە کۆڵێتەوانە لە بەرزی پلە قادرمەگا کۆڵێتەوە لەو دەستکی حاجەرەی کە بە پلە قادرمەگانە سەرەکەوێت ئەکۆڵێتەوانێ لە بەرزی سەقفەکە ئەکۆڵێتەوانێ لە شوێنی دانانی تەلەڤیزۆنێک لە شوێنی دانانی مەطبەخی هەر هەموو دیتیڵات ئێسا سوپاس بۆخوا ئەو گۆڕانکاری بواری ئەندازیاری کە لە هەرێمی کوردستانەیە هیچی کەم نییە لەوانەیە کە لە ئەوروپا و ئەمریکای هیچ هەمووی لە ئاسیاوانە بینێت تەنانەت ڕەنگە ئەوەش حسابی بۆ بکرێت کە من حەزم لە گەرمایە حەزم لە گەڵانیە حەزم لە هاتن ناوەی خۆرەیە حەزم لێ نییە ئەمانش من پێویستە کە کاری لەسەر بکرێت عادەتەن تۆ لە خانووە جاری وایە ئەتوانی وای بگونجێنی چەند ژوورێکت یان بالکۆنێکت یان شوێنێکی سەوزایی دوای دابنەی لە زستانیشە هەم سوودی لێبینی هەم لە ئاوینیشا سوودی لێبینی یان وا دیزاینی بکەیت کە تۆ ئاڕاستی خۆر لەو شوێنە بێتە ناوە بۆی لە زستانە سوودی لێوەرگری لە هاوینیشە ئەو شوێنە خۆر نێتە ناوی عادەتەن خۆری هاوین بەرزترە داناوەزی خۆری هاوین نزمترە بڵێن کە بۆ ناو خان و بۆ ناو ئەو شوێنی کە خۆ دیزاینی بۆکەی تەلارسازیە دیزاینی بۆکە لەوە قەراری لێ ئەگەر ورد و درشتی لەوانە بخۆڵینەوە پەیوەندی بە هەر هەموو شتێکەوە هەیە خانۆکەت ئایا ڕۆژهەڵاتە ڕۆقیبلەیە لە چه مۆقیعەکە بەرزە نزمە شوێنی جوگرافیە یعنی تەلارساز تەداخلی هەموو شتێکی حیاتەکە هەتاکو لە کورسیەک لە کەوچکێک کە بەکاری بێنی بۆ جۆری خواردن هەمووی تەلارساز ئێستا تۆ بیری لێ بکەرەوە پیاڵەیەکی پیاڵەیە بەڵام قاوە لە پیاڵەیە ناخورێتەوە لە کوپی خۆی ئاگرێ و تەسمیمە لە شو هاتووە لەسەر ئەفکاری بیرکردنەوە هاتووە دیزاینی بۆ کراوە هەموو بەشێک لەوانە بە تەسمیم و بە بیرکردنەوەکانی مرۆڤ وەکە ئایا ئەو مرۆڤە بەچی مرتاحە بەچی هەنگا گەیشتۆتە ئەو خۆناغی کە مرتاحەتی بەدەزێناوە باشە جا کاک سەنگەر ئێستا لەگەڵەوەی کە باس لە ئەماناکرێت ئەبێ بیر لە سروشتی خاوەن خانووەکە بکرێتەوە بیر لەوەش ئەکرێتەوە کە ئەم خانووەکە دروستکرا زیان بە ژینگە نەگەێنێ ئێستاگە من پرۆژەیەکم هەبێ خانوویەکم هەبێ شەڵا بیان بە بەڕێزت بۆم دیزاین بکەی چۆن ئەەکەی بۆی کە ئەم خانووەی من دیزاینەکەی هاوڕێی ژینگە بێت هاوڕێی ژینگەیە خۆی لە کۆمەڵێک سەرچاوە عنی تۆ سوود وەرەگری وەک لەوەی بەکارهێنانی موادە پلاسیشیەکان ڕیسایکلینی بکەیتەوە لە بیناکەیە بەکاربێنێ هەنێ شوێن هەیە دیزاینەکرێ بۆی کە موادی پلاسیشی لە ناو سەقفا بەکارهێنرێت ئێمە سیستەمێکمان هەیە پێوترێ یوبوت سیستەم یان وافڵ سلااب سیستەم ئەمانە بە پلاسیکەکرێ ئەو پلاسیکانی بەکارکەوتووە بەکارێنرێتەوانێ لە معمەل دیزانی قاڵبی بۆکرێ لە بواری بیناسازیا بەکارێنیت ئەمە لەکوێ سوودی لێبینن لە چ بەشێکی لە سەقفا سوودی لێ وەرەگری بەشێکیان هەرەخێتە بینی سەقفەکە و دفنە بێ بۆی وەزنی سەقفەکە کەم ترکاتەوە و بینی سپانی پایەکان زیاتر بکات تۆ سوودی لێ وەرەگری لەو حاڵەتەیە بەکارێنی بەشێکی تریان هەیە پەیوەندی بە جۆری بەکارهێنانی ئەو بڵێن ئەو تاقەیە کە بەکارێنی کە تۆ زۆر کارەبا سەربنەکەی لە بواری کارەباییە تاقە شەمسی هەیە ئێستا بەشێکی تریان هەیە لەوەی کە تۆ خانۆکەت عەزلکەی بۆی زۆرترین ئاوی موبەریدە بەکارنێنی یان زۆرترین سبلیت بەکارنێنی بە کەمترین کات
بۆت سارد بێ بە کەمترین کات بۆت گەرم بێ. ئەم ئازلانە ئێستا بە چ شێوەیەکە بۆنە دیوارەکان چۆنن؟ ئێستا عزل ئەنواعی هەیە لە بازاڕە، زۆر ماتریاڵی باش هەیە، زۆر شەریکاتی چاک هەیە لە هەموو بوارەکانە کە توانی لە ناوە بەکاری بێنی لە دەرەوە بەکاری بێن، هەم بۆ گەرما هەم بۆ سەرما هەم بۆ سەوتیش بەکارێنرێت، هەم بێلەوەی کە دیوارەکە بۆ شێوە دروستێت لە پەنجەرەکانیشا بەکارێن، لە درگاکانە بەکارێنرێت. ئەو عەزلە ینی سوودەکەی لەوەیە کە کارتاقێک بە فیڕۆنایی پارانی پار لە کۆتاییە مادەیەک سەرف ناکەی کە زیاتر بێ لە خۆی. باشە کات سەنگەر سروشتی کەسەکان دوو جۆرە، کەسانێکان حەزەکە خانۆکەیان بە شێوەیەکی کلاسیک بێت، کەسانێکیشان حەزەکان شێوازی خانۆکەیان دیزایانی خانۆکەیان مۆدێرن بێت. باشە من ئێستا ئەگەر خانوویەکم هەبێ بە شێوازی کلاسیک دروستی بکەم بەڵام ساڵی کە بیفرۆشم کەسێک حەزکات شێوازەکەی بگۆڕێ بە مۆدێرن، ئەمە چۆن ئەکرێت بۆ ئەوەی کە دووبارە خانوەکە بە تەواوی نەخرێتە سەر زەوی و دروست بکرێت؟ پرسیارێکی زۆر جوانێکرد لە ئێسایە ئەوە ینی ئەکەوێتە سەر چی با لەوە دەست پێکەین. بۆ نمونە تۆ لە مانتیقەیەکە گەڕێی خانوویەکی زۆر شوێنەکەی بەدڵە خۆی لە بیناسا لە خانووکردنە عادەتەن شوێن زۆر گرنگە، ئەڵێ شوێن سێ جار ئەڵێ شوێن بۆی کە خانوویەک هەڵبژێری تۆ شوێنەکەی بەدڵە بەڵام سەیرەکەی خانووکەت بەدڵ نییە، ئەبێ مەساریفی ئەوەی تیاکی کە تۆ سفریکەی تۆ دروستیکەیتەوە. باشترین حاڵەت بۆی کە تۆ باسێگر بۆ منە خانوویەکی کلاسیک دروست کراوە، هیدە سەر ئەوەی کە خانووکە ئایا پێکاتەکەی بە فریم کراوە یان هەر بە بێرین هۆڵ کراوە، مەبەستم بێرین هۆڵ ینی بە بلۆکە و سەقفی لەسەر احتیادیە ئەوە کراوە. ئەگەر بە فریم دروست کرابێ ئەوە تۆ مەساریف زۆر بۆگەڕێتەوە، ینی لەلایەنی ئیکۆنۆمی و ناچی تۆ هەموو خانووکە تەختکەیت و سەر لە نوێ دەست پێکەیتەوانێ. ئەو کاتەگەر بە فریم بێ هەیکلەکەی هەڵیتەوانێ و دیزاینێکی مەمڵی فریم چییە؟ بەڵێ فریم لە چەند جۆرێکمان هەیە لە ئێسایە. فریم ئەوەیە کە تەلارێک یا خانوویەکیان هەر باڵەخانێکی نیشتەجێبوون بە دەستروپایە دروست ئەکرێت، بە فلاس سلاب دروست ئەکرێت، بە وافڵ سلاب دروست ئەکرێت، بە یوبوو سلاب دروست ئەکرێت. کۆمەڵێ دیزایانی ترمانەیە حەسەب گونجاندنی بۆ کەسە. ئەوانە سوود و قازانجەکەی لە چیە؟ بۆ نمونە لە پایە هەمانە سپانەکەی ناتوانین بۆ نمونە زۆر زیاد بکەین کە بەوەی کە پایە نەکەوێت. بۆ نمونە تو ئێمە لەم قاعەیان دیزاینەکەی وایە پێویست ناکە پایە بکەوێت ئەو ناوەڕاستە. ئەوە چ جۆرە بەکارێنێکە چینە سەر سیستەمێکی پێڵن وافڵ سلاب سیستەم بەوە بەکارێنی بۆی سپانەکە زیاتر بێت بەکاری بێنی. ئەمە چه سوودێکیە؟ بۆ نمونە ئەگەر خانوویەکی دەبەبی سێبێ ئەو کاتە چوار پایەکەوێتە ئەم بەری، چوار پایەکەوێتە ئەو بەری. ئەگەر هەر گۆڕانکاریە بکەی لە ناو ژوورەکانە بیکەی بە مۆدێرن بیکەی بە کلاسیک زۆر ئاسانە بێ بۆت. ئەگەر ئەم ساڵ من بۆ نمونە کۆمەڵێ مشکیلەمەیە لە خانووەکە وردە بۆ دەرەکەوێت ساڵی تر حلیەکەم یان بتێ پارتشنیە زیاب بکەی بەشێ زیاب بۆ نمونە تۆ لە خانووەکە تا حەمامی تورکیتیانە، بۆ نمونە ساونایتیانە، بۆ نمونە ئەتەوێت نووسنەکەت کەمە بیکەی بە دوو نووسن، بۆ نمونە ئەتەوێت تێکەڵی کەیت و هەروەکو پرسیارێک کەوتمان کلاسیکە پرسیارێکی جوانەکردە بۆ نمونە میوان و مەطبەخ جیاوازە یان میوان و هۆڵەکە جیاوازە بیکەی بە یەک بەش ئەو کاتە تۆ سەقف ناڕوخێنیوێ هەر بینەکانی پارتشنەکانی لا بیت و دیزاینێکی ناوی بۆ ئەەکەیتەوە سەر لە نوێ بیناکات. ئەمە ڕێکی تر سوودیەیە کە تۆ بە هەدەردانی پارە نییە، چکە تۆ ئیسا باڵەخانیە دروستکەی هەم ژینگە پیسەکە کە تۆ فڕێبەی هەم لە ڕووی ئیکۆنۆمیەوە، ینی تۆ وایە سەر لە نوێ ئەو پارەیە و بە هەدەریا ئەو پارەیە تۆ هەر موادێ بکڕی بەشێکی زۆری و موادانەمان لە دەرەوە بۆیێت. تۆ کاشیە کۆمەڵێ موادە لە بواری شیشە چیمەنتوێ ڕاستە لێرە مەعاملەیە، بەڵام موادە سەرەتایەکانی هەر بەشێکی زۆری لە دەروێکەوە تۆ پارە ئەبەیتە دەرەوە ئەگەر دووبارەوە. بەڵام بەڕێی من یعنی ئێساش خەڵک گەیشتەوە قەناعەتە باشە کە ئێستا بۆ منە بۆ هێ بۆ لای ئێمە زۆر ینی لەوە قەلەق نییە کە بڕیار بە بەچی دروستیکە، ئایا بە فریم دروستیکە یان بە خانووکۆنەکانی خۆمان ئەوی کە بە بلۆک و سەقفەکەی دەسەری بۆ. ئێستا زۆر گەیشتەوە حاڵەتێکە احتیاطیە بە فریم دروستیەکە هەم بۆ بوومە لەرزە هەم بۆ ناحی تەرقین ئەگەر بۆن منە غازی لە ماڵەتەکەی دیوارەکە ڕوخی تێچۆکەی زۆر ئەو فەرقە دروست ناکات، چونکە تۆ لە سەرەتایە ئەساسێکت هەیە لەگەڵ سەقفێکە تەنها پایەکانی بینی فەرقەکات، ینی شتێکی ئەو تۆ فەرق ناکات لە سەری. لە نەخشەی مۆدێرن و کلاسیک چ جیاوازیەکە کەسە کلاسیکەکە کۆنەکەی کرد بە شێوازی سەردەمیانە مۆدرن ئەوە ئەبێ بگۆڕ. باش ئەگەر بڵێ لە ڕووی دیکۆرەوە ئەوە
فەرقی زۆر ئەگەر بڵین لە ڕووی بەکارهێنانی کلاسیکی کە خۆمان کۆن باو باپیرانمان بە کلاسی خانوویان کردووە بۆ نمونە ئەمە نوعێکی ترێ لەسەرەواکەوێت یعنی ئەگەر بە دیکۆر و شتانە بکرێت دیکۆری کلاسیک زۆر هەیە لە ئێسایە کە ئەنواع دیکۆراتی کلاسیک هەیە ئەویش ئەکەوێتە سەرەوەی کە عادەتەن ئێمە هەنێک خەڵکمان بەغەڵەت لە کلاسیشی دیکۆری کلاسی تێگەیشتەوە خانوویەکی سەمەتریە بە کلاسیکێکە بۆ واجیە نابێت یان خانوویشی باڵێن هەتا دوو سەمەتری شێ بڵێ عادەتەن بە زۆری کلاسیک لە شوێنێکا بەکارهێنی تۆ ئەو شوێنە ڤێلایەکە گەورەیە ئەتەوێ وای لێکەی بە چاو قەرەباڵەخیکەی یعنی ئەوەیە تۆ لە تەسمیمی تەلارسازیە ئەو کەسێک کە دیزایانی تەلارسازیەکە وای لێکە شوێنێ زۆر بەتاڵە کلاسیشی ئەکات بۆی بتوانێت بە بەشەکانی لە چاوە پڕ ببێتەوانێت یان شوێنێک زۆر بچووکە بیوە بە ئەلوان و مۆدێرن دروستیکە کە تۆ لەو شوێنابی هەست بە ئاسوودەیەکی ئەمە چیوە کاتۆ لە شوێنەکەی قەبارەکە هەستپێی گەورەترە بچووکترە ئەمە طبعاً ئەو دیزایانی کە بەکارێنی ئەو دیکۆرەیەکەی قەرەباڵەخترە بێت لە چاوە ئێستا هەر لەم ژوورەیەوە و بەشی پایەکان بە شێوی کلاسیک دروست کراوە تۆزێ مێز و ئەمانە بەشی ئەچێتە بواری کلاسیکەوە قەرەباڵەختریەکات بۆی مەسافەی هۆڵەکە پێپڕکاتەوانێ بەڵام ئەگەر بە مۆدێرن بیکی مۆدێرن شتی زیاییتیان نییە ینی پارچشنەکان قەوسیتیان نییە شکانەوەیتیان نییە کەواتە بە شێوازی کلاسیک بۆ ڕووبەرێکی 150 متر 200 متر نابێت بەڕای من غەڵەتیشە گونجاو نییە چکە واجیەیەکی بچوو تۆ سێری ئەگەر دیزاینە کلاسیکەکانی کۆم بکەی هیچی واجێی لە 50 متر و ئەوانە کەمتر نەبوو عادەتەن بۆ ڤێلای گەورە بەکارهێنێ بەڵام خەڵک ئێستا لەبەرەوەی حەزی لەو شکڵەیە لە خانوویەکی سەمەتریشا بەکارهێنێ تقریبا یعنی زۆر ئەگەر ئەندازیارەی تەلارسازی بە سەرلێقە بیکا شتێکی ناشین دەرناچێت لە کۆتاییە ئەگەر ئەندازیارەکە لە سفر و تاسە لەگەڵا بێ شتێکی جوان دەرەچێت دیکۆرات لەکایە بڕیاری لە ئێرە کاک سەنگەر لە یەکەم بلۆکەوە کەدانرا بڕیاری لە ئێرەیان کە هەیکەلی خانووەکە سەقفی خانووەکە تەواو بوو دوای ئەوە بیر لەواکەمەوە کە ئەم لایم کەم بچی خۆی لە هەردوو حاڵەتەکە هەر ئەبێ بەڵام باشترین حاڵەتیان ئەوەیە کە باسێگەر لە سەرەتاوە تۆ حساباتی بۆ بکەی کە ئەو دەرچوونە و چییە عادەتەن خەڵک لای ئێمە نەگەیشتۆتە ئەو ئاسایان ئێشتاڵە کێشەنیە باتەواو بێ دوایی ئەچم چەند گەڕەشێکە گەڕێم بزانم کامل لەگەڵ خێزان بەدڵمە ئەوواڵە بژێرم جاری وایە بۆ نابێ خەڵک حەزێک لە دیزاینێکە لەگەڵ واجێکەی خۆیان 1 مەتری فەرقە ئەو هەدەفە ناپێشێ واجێی خانووەکەی تۆ 10 مەترە دانێکی تر 12 مەترە دانێک 8 مەترە یعنی هەر یەکە و هەر وەکو ستایلەکەیە هیچ خانوویەک بۆ خانووی تر نابێ ئەبێ هەمان ڕوبەرە هەمان قیاز هەمان بەرزی هەبێ ئەنجا واجێی بۆ بێ خەڵکی ئێمە عادەتەن کایبینی ئەوڵێ ئەم شکڵم بەدڵە ئەیتر وازانێ بۆ ئەوەی کە خۆی دیزایانی کردووە خانەکەی نابێ هەتا دیکۆری دەرەوە لەگەڵ ناویشەوە پەیوەندیە جاریوە نابێ جاریوە کابرا حەزی لە پەنجەرەیەکی زۆر گەورەیە لە خانوەکەیە سیرەکەی لە نابێ لە بەرەوەی لەو کاتەیە لە ناوە لە دیزایانی ناوە حسابیوی بۆ نەکردووە کەوکو دەبڵ ڤۆلیۆمێک دروست بکرێت کە ئەو پەنجەرەی لەسەر بێ ئەسمار پێویست ناکەوتوان لەوەچێ بەشی سەروی بالکۆن بێ ئەو پەنجەرە بۆ نابێ یعنی جیاوازەکان زۆرە هەنێک کەس هەیە باشترە ئێسا وەکو گیان لەبەرەوەی ئێستا حالیان ئێمە بە سۆشال میدیا زۆر کراوینەتەوە خەڵک زۆر چاوی کراوەتەوانێ لە یەکی جیاکاتەوانێ ئەو سەردەمەی کە ئێمە بیدایەت دەستمان پێکرد بە بواری بیناسازیوانە زۆر ینی قورس بوو کەوەی کە خەڵک قەنەعات پێکەی کە چ شێوازێگەڵ بژێرێت چ قەرارێبە هەتاکو ئەوەی کە بە فریم بیگامان و فریم باشترە بۆ شتە قەنەعەتی ناگەر ینی فریمەکە لە ڕووی کولفۆ فەرقێکی ئەوتۆی نییە ینی فەرقی هەیە هیچ فەرقێکە بەڵام فەرقێک ئەوە ناکە کە تۆ لە ئاخیرا بۆت نەگەڕێنێتەوانێ قەراری نایە بەڵام ئێستا خۆشبەختانە زۆربەی زۆری هەتا پڕۆژە ئیسیسمارەکانیش بە فریم دروستیەکان بێ بە فریم بێ جا کاک سەنگەر ئێستا لە دیوی دەرەوەی بیناکان ڕەنگی جیاوازە بینین کەرەستەی جیاوازە بینین بەرزی و نزمی جیاوازە بینین ئەمە وەکو با بڵێن لایەنە زانستێکی کە پەیوەندی بە بەڕێستەوە بێت ئایا وا ئەکا هەمەڕەنگی لە شارە زۆرتر بکات یان وا ئەکات لە بینینە شڵەژان و ناڕێکی دروست بکات پرسیارێکی جوانێکرد بزەبەت ئەوەیە ئێمە ئەو کێشەمان هەیە زۆر دەمێکە هەموو ئەندازیارێکە ڕوا هەسی بەوە کردووە ینی پێی
حەز بەواکی کە تۆ قەت بە شەقامێکە ئەڕۆی لە سلێمانیا قەسەر هەڵ ناوەڕی ئاوا ناڕۆی سێری بیناکان کەی عادەتەن سەردا ئەخەی باش نیە بەڵام کە سەفەرێکی دەرەوە ئەەکەی سەردا ناخی عادەتەن بە سێری ئەم لاولاکەی ئەوە ئەلوان و تەنسیق لە بینی بیناکانە زۆر جوانە ئەمەش هۆکارەکەی زۆرە گەڕێتەوە هۆکاری ئەوەی کە بەڕاستی ئێمە تازە گەیشتوێتە بواری بیناسازی تازە گەیشتوین بەو پێشکەوتنی کە باڵەخانی بەرز دروستکەین هەتاکو پێش 2023 و تاکو 2007 و هەشتیش تەلاری بازرگانی و بیناوی زۆر بەرزمان ناکرد بۆ نمونە بێ لە یەکەی نیشتە جێبوونی بەرزیشمان ناکرد تەلاری بازرگانی بەرزیشمان ناکرد لە سێن و هەم زیاتر تێناپەڕین ئەوانەکرێت ئێستا خۆشبەختانە 12 ناکرێت گۆڕانکاریی زۆر گەورە ڕوویاوە عادەتەن کاتی شێوێت چکە تۆ ئەمانە کۆنەکانن کاتی خەڵک تازە ئەبێت بە بۆی کە بە سیستەمێکی تازە ئیشکا و موادی تازە ئیشکا ئێمە لەو بوارەیە بۆ منە زۆر ماتریال بەکار هاتوو بەڵام ئێستا خەڵک ئەگاتە ئەو نەتیجەیە کە شتێکی باش بێ و تەمەنی زۆر بێ بەکاری بێنێ بۆ دیکۆراتی واجیەکەی باشە کاک سەنگەر بینە سەر ئەو ئاوەڕۆ و کارەبا پێشتر ئەگەر بنمونە کارەباوە گرین وایرەکە داکترا سویچ بلاک و سویچ و بۆردی کارەباکە بۆ ئێستا گۆڕانکاریەکان چییە؟ ئێستا لە هەموو بوارێکی بیناسازیە ینی گۆڕانکاری زۆر هەیە یان دیتێڵا زۆر هەیە اختصاص زۆرە ئێمە ئەو سەردەمەی کە تازە تەخەڕوجمان کردو لە زانکۆ هەموو بوارەکانی بیناسازی مهندسی مەدەنی سەرپەرشتیە کرد لە 0 تا 100 ئێستا وان نییە اختصاسەکان جیابەتەوە ئەندازیاری کارەبا هەیە لەناو ئەندازیاری کارەباشە جۆری اختصاص هەیە بۆ نمونە ئەو خانووت بەکارێنیت حسابی بۆ نمونە مۆلیدەی بۆکەی ئیگەڕک حسابی مۆلیدەی شخصی خۆتی بۆکەی حسابی تاقە شەمسی بۆکەی حسابی کارەبای ڕئیسی بۆکەی جاران یە خەدوو هەردوو کارەبای مۆلیدە و ڕئیسی لەو خەتەوە هات ئێستا جیاوازترە لە جاران دیتێڵا زۆرترە اختصاسەکان زۆر بووە ئەیسا ئەندازیار هەیە چۆن ئێمە ئەندازیاری بیناسازی بۆ نمونە هەمانە تەنها لە کۆنکریتا ئیشەکە هەمانە لە موادی معالەجای ئیشەکە هەمانە لە بواری بلۆکە ئیشەکە هەمانە لە بواری پارتشنەکان و کۆمەڵی سەقف و شتا ئیشەکە لە ئەندازیارەکانە اختصاسەکان ورد بووەوە هەیەی تایەتی بەست لە بواری تاقە شەمسیا ئیشەکە هەیە لە بواری مۆلیداتا ئیشەکە هەیە لە بواری کارەبا بۆرد و ئەوانە ئیشەکان درورترە بێتەوە تاکو چێتە بواری بۆ نمونە تۆ کامێرەت هەیە کۆمەڵێ سمارت بەکارێنی جاران ئەو سمارت و کامێرە و کۆمەڵێش زۆر نەبوو لە خانۆکەیە هەتاکوەوەی کە بەو شێوازە بە زۆر خانووی جاران زۆر سادە بەڵام ئێستا ئەگەر خانوویەک بکەیت مواسەفاتی ئەو نەزۆرە یعنی تەواو نابێت جا لەسەر ئەوە یەکشت هەیە لە ئێمە لە بینی خۆمانە ئەگەر خانووت کڕی خانوو لە ئەندازیار بکڕە ئەندازیاری بکڕە لە ئەندازیاری بکڕە چکە ئەوەی مەساریف تیاکات دوایشە و بەو پارەیە بۆی نایەتەوە هەر لە زەررابێ هەر کەسە بچێتە خانووی ئەندازیارەوە ئیسراحەتە لە هەموو ڕوویەکەوانە باشە کاتم جاراگە چون خانوو زۆر باشە جاکاک سەنگەر ئێمە ئێستا لە یەکەکانی نیشتەجێبوون با قسێک لەسەر ئەمانیش بکەین ئەبینین ئەمەنە بە چڕی دروستکراون یعنی تۆ ئەڵەی هەست بە هەناسەتونی ئەکەی لەو شوێنەیە ئەم لێرە ئەو لێرە لە تەنیشتی یەکەوەیە و زۆر جاریش ئەبینین ئەم هەمووە کە چڕ دروستکراون ڕێژەی سەوزایەکەشیان زۆر کەمە وەکو یاساکان ئایا لە لای ئێمە یاسایەکی دیاریکراو هەیە ئەبێت مەودای بینی هەر یەکێکی نیشتەجێبوون لەگەڵ ئەوەی تراچەنێک بێت یان بۆ ئەم یەکەی نیشتەجێبوونە ئەبێت چڕ و بەرێک بۆ سەوزایی تەرخان بکرێ باش ئێمە لە هەموو هەتا تەنانەت خانووش بەپێ ڕێنمایەکانی چ شارەوانی بێ چ لە یەکێتی ئەندازیارانە بێ ئەبێ ڕێژەی سەوزایی خۆی هەبێ نیسبەیەکی بۆ دانراوە کە لە سایە دەیە ئێستا بەشی ژینگەمان هەیە ئەوان کە تەلارێکی بازرگانی دروستەکەی ئەگەر سێن و هۆم بێ ئەبێ ڕێژەکەی لە سایە دەبێ ئێستا لە هەموو شوێنە ئەمە خۆت بینی و تەتەبیق بکرێت لە سایە خۆی مشکلەکە لە چیە ئێستا بۆت باسەکە وردەکارەکەی کە ئێمە بۆ تەنفیز نابێت ڕاستە بە ڕێنمایی هەیە و بە یاسا هەیە و چەسپیانراوە ئەگەر بۆ نمونە بیناکە لە سێ نۆم زیاتر بوو بە 4 نۆم بەبێ لە سایە 25 بێ لە سایە 25 ڕوبەری بیناکە چۆنەکەی بە سەوزای ئەکەوێتە سەر ئەوەی کە
تۆ لە بیناکەیە بۆ نمونە ئەگەر لە ساعت دەکە بێ کابرا لە بەشی شۆستەکەیە بەڵێ مەمشای بیناکەیە ئەبێ ڕێپیێن لێ دروستیگا بەڵام لە شارەوانی بۆی نییە ئەوە بکە بە سەوزایی ینی ئەبێ بە جیاوازیەک هەر ئەوە کە لەسەر نەخشەکە هەیە بەڵام کەبوو بە لە سایە 25 ئێسا خۆشبەختانە ژینگە دەستەی ژینگە هەیە ئەبێ شوێنێکی پێ سەوزەکەن ڕوبەرێکی بۆ دۆزنەوانێ بۆ لە سلێمانی بێ لە چی شوێنی سلێمانی بۆ کەسی کە ئەو بیناکات ئەبێ ئەو شوێنە سەوزکا و سەرپەرشتیشیکە هەتا ئەو بین ئەو شوێنە هەیە ئەوە زۆر باشە و من هاوڕام لەگەڵێ هەشە لە خۆی حەزیێسە هەموو تاچێک لە ئێمە حەزی لە سروشتە حەزی لە سەوزاییە حەزی لەوەیە کە بەکاری بێنێ لە خانەکە بەڵام لەو بەشەیە کە ڕێنمایەکان ئایا تا چەند ئەکتیڤە تا چەند سستە ئەکەوێتە سەرەوەی کە تۆزە ئێمە کەسەکان خۆیانە و کەسی کە بیناسازیەکات تۆزێ بەلای قورسە ڕۆتیناتەکانە تاگاتەوە مەرحەلەی کە خۆی سی پێەکە بەڵام باڵەخانەکان ئێمە لە خانوەکانی شایستا کەمترین شوێن ئەهێڵدرێتەوە بۆ سەوزایی خۆی لە ئەگەر لە باسی پرۆژە نیشتەجێبوونەکان بکەی پرۆژە نیشتەجێبوونەکانیش سەوزایی تایە ئەبێ سابت بێ چۆن لە ئیسیسمار سەوزایەکەی بۆ دانێت لە بەشی لە شارەوانی پێڵەن نیزبەی سەوزایت ئەبێ بۆ من لە سەیە 20 بێ سی بێ ئەبێ و نەسابێ بەڵام عادەتەن دوای گۆڕانکاری لە پرۆژەکەگرێ و لەبەر ئەوەی ئەو شوێنە جاری وایە تەڵەبی زیاتر لەسرە کوالیتەکەی باشترە زیاتری نەبێت ناچارە گۆڕانکاریەکرێت ئەو شتە دروستە بێت کە زیاتر لە یەک و نزیگە بن و سەوزایی کەمترە بێت وەکو چڕی وەکو مەودای نێوان باڵەخانەکان ئەبێت چەندێک بێت یاسایەک هەیە بەڵێ باڵەخانەی ئەگەر تەلاری باڵەخانەی نیشتەجێبوون بڵێ بەو بەرزانە ئەبێت ئەو باڵەخانە چەندێ بەرزە کە بەم ئاراسە بکەوێت دەگەر بوومە لەرزێشتێ بێ ئەو مەسافەکەی بینی نێوانیان لەو نەکەمتر نەبێت واتان نەکەوێت بەسەرەوەی نەکەوێت بۆی تریانە یعنی بۆ نمونە ئەم بینایە گەرەوانەی بوومە لەرزەکەی تووشاتان لەبیر بمێنێ بەو شێوەیە ئەبێ کە ئەم بینایە کە کەوت بەم شێوە نەکەی بەڵام ئێستا لێرە نی بڵێن بینی نێوان ئەو دوو باڵەخانە ئەو نەدوور بێ لە یەکەوانێ بۆ کارەکەی ئەوەیە کە سلێمانی شوێنێکی تەخت نییە یعنی ئەنجا زەویتە گرانە تۆ ئەبێ ئەو هەلە بقۆزیتەوە لەبەرەوە بەدیلی تر هەیە هەموو شتێ حلیە چی کراوە دیزاینێکی وای بۆ کراوە لە ڕووی سەیفتی بوومە لەرزەوە کە نەکەوێت ئەو حاڵەتەی بکەوێت هەتا ئەوەی کە جۆری لە فاوندیشنەکەیە پایڵ بەکارێنن بۆی کەمترین کێشەی هەبێت بۆی بوومە لەرزەش بوو بۆ شێوە ڕوونایە ئەوەی کە ئەلاوە بڵە لە بووم لەرزەکە هەر ئەو لەرینەوەیەک تیا ڕووبات نەگاتە ئەو حاڵەتەی بینای بکەێت چکە لێرە ڕەزیلی زۆر کەمەکرێ لەو بەشەیە یعنی لە هەموو شوێنێک هەرەکرێ بەڵام لە عێراقا بە تایبەتی لە عەربی کوردستانە زۆر کەمتر ڕەزیلی لە بەکارهێنانی شیش و کۆنکرێت لە بینایەکرێت زۆر سپاس بۆ زانیاریەکانت کاک سەنگەر جا لەگەڵەوەی کە ماشەڵڵا ئەندازیارێکی توانای نێوانە لەگەڵ تۆپیپەیە چانە وڵا زۆر خۆی سێری یۆڕی 2024 هەتا کوێسا هەواداری کام من وڵا حیف دەرکرای هەواداری ئەڵمانیا بوو من ئەڵمانیا بەڵام یاریەکان ئێستا ئیسپانیا و ئینگلترا ماوە وایە وڵاتە سەورەکەم ئیسپانیا یاریێکی جوانترەکەن زۆر بەهێز دەرکەوت زۆر ئیسپانیا بەلام